بەدەست هاتووە دەستکەوتانێکن کۆمەڵە دەستکەوتێکن کە گەلی کورد لە تەسەوریانەوە لە بڕواینەوە کە گەلی کورد لە ڕۆژاوا بتوانێت بەو سەرکەوتوویە بەو ئاراستەیەی کە ئێستا پێدە ڕابەرایەتیە کات و شێوازێک لە حکومڕانی ناوخۆیی خۆجێتی دروست کردووە شێوازێک لە دیموکراتیات تێکەڵاوکردنی نەتەوەکان و با بڵێن گەلانی تری کە هێناونێتێ ناو ئەوەی کە بەشداری حکومڕانیان پێ بکات و هێزی چەکداری یەکگرتووی کوردستان لە ڕۆژاوای کوردستان هەبێ ئەمانە هەمووی کۆمەڵی دەستکەوتن بۆ گەلەکەمان کە جگەی شانازین ئێمە لەسەر ڕۆژە دیسانەوە پشتیوانی خۆمان بۆ براکانمان لە ڕۆژاوای کوردستان و گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان دەرئەبرێن و هیواخوازین کە ئەمێ یادە ببێت خاڵێکی وەرچەرخان بەوەی کە بە ئاقارێکی باشتر بڕاتەوە دەستکەوتی گەورەتر و مەزنتن بەوەی کە گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان لە چوارچەوەی دەستوری دەوڵەتی سووریا یاخود گەشتن تەنانەت بەسەر بەخۆیش کە مافی ڕەوای گەلەکەمانە پێی بگەین و هەتا لە ژیان ماوین ئەو ئاواتانەمان بێتە دی و سەرکەوتنی گەلەکەمانە خوازی. شهيدة المسكن بمناسبة أم غزاري شهيد دستكي قيد شهيد شيران هوالمي أم غزاري دستاري أم كروزك وأم ببيرتنا ومجبوي الحيوان